بینەرانی عزیزیان ئارتی سڵاوتان لەبێت بەڕێزان بەر لە کارەساتی شەنگال هەمیشە ئەو پرسیارە لە گۆڕێ بوو کە ئایا ئەنفال شتێکە لە دوامانەوە یان ئەگەرێکە لە پێشمانەوە تێپەڕیوە یا تاریکاییەکە بەرەو ڕووی دەڕۆین تا ئێستاش ئێمە لە کۆمەڵگایەک داین کە تایدا قوربانیان و تاوانبارانی ئەنفال لە پاڵێکدا دەژین تا ئێستاش نەتوانراوە ئەنفال بکرێتە بابەتێک کە ناچارمان بکات بە کەلتوری سیاسی و پێگاتەی ئەخلاقی خۆماندا بچینەوە هەر بۆیە ئێمە هێشتا برینە قوڵەکانی تراژیدیای ئەنفالمان چارەسەر نەکردبوو شنگالیشی هاتە سەر ئەمەش پێمان دەڵێت چۆن لە ڕابردوودا ئەنفال و ئەنفالچیمان هەبووە لە ئێستاشدا شنگال و شنگالچیمان هەیە بۆ ڕوونکردنەوەی لایەنە تاریکەکانی ئەو جینۆساید و کۆکوژیانەی کە لە قۆناغە جیاوازەکان و لە ئەنفال و لە شنگالدا دووبارە و چەندبارە بوونەوە کزی زاکرەی کورد و لە بیرکردنی ئەم کەیسانە و بەشداری کورد خۆی لە جێبەجێکردن و زمینە سازی بۆ کارەساتەکان لە ڕۆماڵی ئەم شەودا ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئازاد حەمە مامۆستا لە بەشی فەلسەفە لە زانکۆی سلێمانیمان کردو بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەریە دکتۆر زۆر بەخێر بەرنامە زۆر سپاس بۆ هێناوتیش سپاس بۆ جەنابیشت دکتۆر بەر لەوەی بچینە قسەکردن لەسەر قۆناغە مێژوویەکانی کۆکوژی کورد و پرۆسەی جینۆساید ئەمەوێت لەسەر چەمکی زاراوی جینۆساید لێت بپرسم ئەگەر شیکردنەوەیەکمان بێتێ طبعا جینۆساید ئەتوانین بڵێن وشێکی تازە نییە وشێکی کۆنە وەک هەموو شتە یۆنانیە کۆنەکان وەکو دیموکراسیەت وەکو ئیتیک زۆر وشەی تریش باش وەک ئیستاتیکا جوانکاری ئەوانە وشەی جینۆساید ئێمە ئەگەر مەسەرەن وەری جێڕین دەبێت بە ئەوە لە ناوبردننی کۆمەڵکوژی یعنی تۆ بە کۆمەڵ ئەوی تر یا ئەوانی تر لە ناو دەبیت یعنی با بڵێن عەرەبەکان کەنایان ناو ئیبادەت جەماعیە یعنی تۆ کۆمەڵکوژیەکە لە ئاکامی سێشت یعنی دەکرێت جینۆساید گەلێک جینۆساید کرێت لەبەر ئەوەی کە گەلێکی ترە ئەتوانرێت بڵێن نەتەوەیەک جینۆساید کرێ یاخود ئەتوانرێت گروپێکی نەک ئیتنی بەڵکو گروپێکی ئاینی بڵێن مسلمانە یا یەزیدیە یان جووە جینۆساید کرێ و هەروەها جینۆساید دەکرێت بشکرێ لەسەر ئەساسی ڕاست ڕەگەس مەسەن ڕەش سپی ئەوە بکەوەکو ئەو قەتڵ و عامەی کە لە ڕەوەندا کرا مەسەن بۆ چوون زۆرە بۆی ئایا ئەوە ئیتنیە ئایا ئەوە ڕاستە بڵێن ڕەگەزە یا بڵێن ئەوەی تریانە ئاینیە مەبەستی من ئەو جینۆسایدەکان هەمیشە سێ فاکتەر لە پشت سەرهەڵدانیانەوە بوونە لە ڕووی مێژوویەوە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕێشەی مێژووی یۆنانی وشەی جینۆساید پتر لە 2000 ساڵ لەمەوە بەر ئەم کارە کراوە دواتر لە شارستانەتە کۆنەکان لە شارستانەتی ڕۆمانی لە شارستانەتی یۆنانی ئەزمونمان زۆرە لەسەر مەسەلە جینۆسایدەکان کە چۆن ئەوانی تر قەتڵ و عام کراون لە ناو براون سڕینەوە ینی سەر لەبەر سڕینەوەیان بۆ نمونە لە ماوەی جەنگی جیهانی دووە هۆلۆکۆستمان هەیە هۆلۆکۆست کە ئیتر لوتکەی جینۆسایدەکانە لەبەرەوەی نەتەوەیەک بە ناوی جووەوە جینۆساید دەکرێت لەلایەن هێزێکی هێزێکی گلۆباڵی فاشیەوە ئیدۆلۆژیایەکی فاشی هەیە ئیدۆلۆژیایەکی ناسیۆنالی فاشی هەیە کە بڵێن نازیەکان جووەکان جینۆساید دەکەن بەس لە هەمان کاتە کە جووەکان جینۆساید دەکەن ئەوان ڕەشەکە بڵێن کەم ئەندامەکان ئافرەتە لیسپیسەکان هۆمۆکان قەرەجەکان لەگەڵیانە ئەمە نەخوازراوەکانن لە ناو کۆمەڵگا بێهێزەکانن فەرامۆشکرا و پراوێزەکان ئەوانش گینۆسایدەکەن ئەگەڵیانی گینۆسایدکردنەکە لە نازیەکان کایکەن جووەکان گینۆسایدەکەن بە ناوی بڵێن هۆلۆکۆست کاکا مەحرەقەی یەهود کە دەیانێرە بۆ ئاوشوێز بۆ باکووری پۆلۆنیا ئەو کاتە لە ماوەی جەنگی جیهانی دوو بەڵام هاوکات شەمەندەفەرەکان کە دەڕۆژ بەرەو باکووری پۆلۆنیا بۆ ناوچەی ئاوشوێتس کە ناوچەیەکە شارێکە لە باکووری پۆلۆنیا لە ناو شەمەندەفەرەکانە ئافرەت هەبوو لەسەر ئەو بناغەیە نێرابوو خۆ جوژ نەبوو بەڵام لەبەرە بوو ئافرەت لە ڕەگەزی خۆی حەزیەکەن ئافرەتی تلیسپیس یا هۆمۆ بوو پیاوەکە لەبەر حەزی لە پیاوی تر کردبوو یا بۆ نمونە قەرەجیان لەگەڵ بوو کەم ئەندامەمانە خەڵکی لاوازن پاوەڕیان تیادا نییە هێزیان تیادا نییە ئەبێ گینۆساید کردن کەواتە گینۆساید یا ئاینی ئەبێت یا ڕەگەزی ئەبێت ئیتنی ئەبێت یا ڕەگەزی ئەبێت ئەو سێ حاڵەتە بەڵێ باشە ئەمەوێ ئێستا ئەو پرسیارە بکەم کە بۆچی شنگال ڕوویدا ئایا ڕوودانی کارەسات و تراژیدیای شنگال کە دوێنێ ڕوویدا چەند پەیوەندی بەوە بوو کە ئێمە نەمانتوانی ئەنفال بناسین یا لە ماناکانی کوردبوونی خۆمان لە پرۆسی ئەنفالاتیە بگەین ئەی بۆ ئێمە پرسیارەکە هەڵنەوە شێنینەوە شێوەیەکی تر یعنی پێچەوانەکەی بۆ نەکەین بۆ دەبێ هەڵ نەدا بۆ دەبێ شنگال ڕوو نەدات بۆ دەبێ ڕوو نەدات چۆن ئەگەر بۆ ماشین ڕوودانی شنگال
نۆرمالیسەکردنی تراژیدیەکانی کوردە، ینی ئیعتیادیکردنیەتی بە ئاساییکردنەوەیەتی ڕوونەدانەکەی نەئاسایی بوو دەبایە ڕووبات بۆ تۆ خاوەنی وتارێکی سیاسی و ئێرانیت، تۆ ئەزمموی خۆت ناتوانانی بخوێنیتەوە، تۆ شایەت حاڵەکانی ئەنفالە تا ئێستا سوود لێ نەوەرنەگرتەوە بۆ دروستکردنی فاکتەی مێژووی و بەڵگەی مێژووی. تۆ ئێستا کۆمەڵی شتت کردووە لە ژێر کاریگەری ئەلبەتە نخبەیەکی ڕووناکبیر یا سیاسی یا بەتەنگ هاتووی ئەم کێشەیە ئەلبەتە لە دوای پرۆسی ئەنفالەوە بڵێن لە دوای هەڵەبجە ئەنفال بڵێن هەشتا تاوەکو ئێستا نزیک 25 ساڵە چارەگە سەدەیەکە. لە بای ئەم چارەگە سەدەیە سیمینارە زۆر کۆڕێ زۆر کەناڵە تەلەڤیزیۆنیەکان حیزبی ناحیزبی و زۆر کەسایەتی تر لێرە و لەوێ قسەیان لەسەر دیاردەیە کرد لە ژێر کاریگەری ئەمانە هەندێک وردەواڵە کرا بۆ نمونە کتێب نووسرا، سیمینار کرا، مۆنەمێن دروست کرا، مۆزەخانە دروست کرا، بەس ئەمانە برینە گەورەکە ساڕێژ ناکەن، فاکتە مێژوویەکانیان یەکلایی نەکردوتەوە، بۆیە دەرگادا نەخراوە لەسەر ئەنفالی ڕقم 1 و 2 3 و 4 لەسەر شنگالی 1 و 2 لەسەر قوربانی 1 و 2 3 و 4. کەواتە ئەو بۆچوونە چەند ڕاستەکە ئەڵێ ئەنفال ئەو پرسە گرنگی کە خرێتە ڕووبەوەی کە ئەنفال ئایا شتێکە ڕوویدا و تێپەڕی و لە دوامانەوەیە یاخود ئەگەرێکە پێشاتێکە لە بەردەممانە. من پێم وا بێت ئەگەر بەم جۆرە سیاست بکرێت، سیاست لە دەرەوەی هێزر بکرێت، سیاست لە کۆمەلگای ئێمە کار بکە لەسەر بەشتکردنی مرۆڤەکان، سیاست دو ئامانج و سەرەتای ئامانجەکان بێ، ینی ژیان بە سیاسی کرێ، تۆ سیاست نەکەیت ناژیت، کۆمەلگاکەت بە سیاسی کراوە، هەموو شتەکان بە سیاسی کراوە، خودی سیاسەتیش ئیش ئەکا لەسەر بەشتکردنی کەسەکان، بە بابەتکردنی کەسەکان. من پێم وا بێ نۆرماڵە شنگال ئاساییە، ینی زنجیرەیەکە، زنجیرێکی تەواو نەکراوە، ئەنفال، شنگال، کۆبانێ ئەبێ لە مەهابە سەلیم بەرەکات لە دیوانی بازیارەکەی هەر زۆر زوو ئاماژەی پێکرد، من مەهابادینی لا مەهاباد، لە مەهابادێکە بۆ مەهابادێکی تر، یعنی ئێمە لە شنگالێکە بۆ شنگالێکی تر، لە کۆبانیەکە بۆ کۆبانیەکی تر، لە ئەنفالێک هەموو هەمیشەم دەرگانەکرانەوە ئەگەر چکە پەیوەندی بە خودی پرۆسە سیاسیەکەوەیە. سیاست لای ئێمە ئیش ناکە لەسەر بە خودکردنی کەسەکان، بە قەت ئەوەی ئیشەکە لەسەر بەشتکردنی کەسەکان. لێرەوە ئێمە پرسیاری ئەوەکەین بۆ دەبێت شنگال سەر هەڵنەدا ئەگەر تۆ ڕابەرە سیاسیەکانت ئاوا بێ. معقول نییە ڕابەری سیاسی بانگەشە بۆ ئەوە ئەکات کە من ئەمزانی 6 مانگ پێش ئێستا مووسڵ دەگیرێ، بەڵام چۆن نەیزانی خەریک بوو بێنە فڕۆکەخانەی هەولێرەوە ئەگەر فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا نەبووایە بەری لێیان گرت. ئەمە بۆ خۆی شکستیەکی سیاسیە، شکستیە لەوەیە کە تا ئێستاکە لە ڕیشەی سیاست ئێمە تێنەگەیشتونە کە کردەیەکی معریفیە لەگەڵ هەموو ئەو پارادۆکسەی لە ناخی سیاستە هەیە. ینی من بەستم ئەو ناکۆچیانی لە ناخی لە مەعیدەی سیاستە هەیە، پڕە لە ناکۆکی سیاست بمانێ نەمانەوێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبوایە قدرەتی پێشبینیکردنمان هەبوایە، چونکە ئێمە کورد لە ناوچەکە لەم دەڤەرێکە هەیە، لەم جۆغرافیایە ئەزمموی هەیە لە سڕینەوە، ینی ئەزممویە چەندین جا سڕاوەتەوە، چەندین جا شکستی هێناوە، هەرس لە پاش هەرس، مەهاباد لە پاش مەهاباد، لەبەرەوە دەبوایە پێشبینی سەرهەڵدانی ئەمەی بکردایە. بەڵام ئەمە کرا دکتۆر، ئەگەر بیریت بێ سەرۆکی هەرێم لە وتارێکیە لە ئاماژەی بەوە کرد کە ئێمە 6 مانگ بەر لە پەلاماردانی مووسڵ لەو کارەساتی کە بەسەر عێراق و ناوچەکەی هات، حکوومەتی عێراقیمان ئاگادار کردەوە کە داعش خەتەرەیەکە و ئەگەرێکە ڕووبات. ئەی بۆ کەس ئێمە ئاگادار نەکردەوە خەریک بە فڕۆکەخانەی هەولێر بژێرە بە قسەی قسەکەری سەرۆکایەتی هەرێم دەڕۆژ لەمەوبەر ئەڵێ خەریک بوو بگەنە فڕۆکەخانەی هەولێر ئەگەر فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا نەبووە. ئەمە تراژیدەیە گەورەیە، کوا کڵاو سوورەکان، کوا هێزی زێڕەوانی، ئەو هێزە زێڕەوانی کە ساڵەها بەکارەبرا بۆ تۆقاندنی شەقام، بۆ دەمکوتکردنی لاوان، بۆ ئەو لاوانەی کە داوای مافی خۆیانە کرد ئاژاوە جێر و جێرە شێوێن لە قەڵەمەدران، زێرەوانیان بۆ دەنێرین، زێرەوانی بۆ گرتنی گردەکە و بۆ لە ناوبردنی حەبەی شوباتیەکان. ئەی کوا ئەو هێزە کە هەمیشە ئێمە پێ دەتۆقێنرا بەڵام بەکار نەبرا
بۆ لە ناوبردن و بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش لەگەڵ هەموو ڕێزێکم بۆ بەرەکانی جەنگ لە هەر شوێنێ بێ ئەمڕۆ بۆ لەگەڵ هەموو ڕێزێکم بۆ ئەو کاتانەی ئەو شەونخۆنیەی ئەو هەموو سۆرەی کە ڕوبەڕوویان دەبێتەوە پێشمەرگە ئەمڕۆ لە بەرەکانی جەنگ بەڵام بیرمان نەچێت تێنەگەیشتنی ئێمە لە سیاست بە باوەڕی من بەشێکی زۆری پەیوەندی بەوەیە کە ئێمە ئەبێ لە چاوەڕوانی زنجیرەیەک شنگال و کۆبانی و ئەنفال و هەڵەبجەی تردابین یەک ڕژێمەکانی ناوچەکە بەشێک لە پرۆسەی خوڵقاندنی ئەم جۆرە کردانە و ئەم جۆرە کردانە ڕەوتێکی یا ڕەهەندێکی ئەوتۆی وەرگتووە کە ئێستا هەموو جیهان تەماشای ئەم ناوچاناکە کە ناوچەی سەرهەڵدانی ئەم جۆرە تراژیدیایانن بۆ نمونە هۆلۆکۆست ڕوویدا بەڵێ پەڵەیەکی ڕەشە لە نێوچەوانی مۆدێرنە لە نێوچەوانی وتاری ڕووناکبیری و سیاسی ڕۆژئاوا بەڵام پێشبینی ئەو ناکرێت زۆر بە سەختی زۆر بە زەحمەت دەتوانی پێشبینی ئەو بکەی هۆلۆکۆستێکی تر سەرهەڵدا جەنگێکی جیهانی تر سەرهەڵدا بە جەنگی جیهانی یەک و دوو ڕۆڵی هەبوو لە کوشتنی ملیۆنەها کەس کاری جدی کراوە بۆی ڕوونەداتەوە ئایدۆلۆژیا تۆتالیتاریەکان کولیانیەکان شمولیەکان وەکو ستالینیزم هتلەر نازیزم مۆسۆلۆنی لە ئیتالیا فرانکوا لە ئیسپانیا ئەم جۆرە هێزە فاشیانە کە لە پشت سەرهەڵدانی جەنگی جیهانی دوو بوون لە پشت سەرهەڵدانی ئەو دیاردە ڕەشانەوە بوون لە پشت سەرهەڵدانی هۆلۆکۆست بوون مەحرەقەی یەهود بوون جینۆسایدەکانی ئەوروپاوە بوون بەڵام ئێستا لە ئێستادا سەختە مرۆڤ بتوانێت قودرەتی ئەو بکە پێشبینیەوە بکە کە ڕۆژئاوا جارێکی تر ئەتوانێت ئەم کارە بکات لە ناو جەرگەی خۆیدا بەڵام لە ڕووی مخابراتی و ڕۆژاوە چیەکە لە دەرەوەی زۆنی خۆی لە دەرەوەی جوگرافیای خۆیان بابەتێکی ترە بەس لە کۆمەڵگاکانی خۆیان ئیش لە سەرەوەکەن ئیس لە سەر شتە گردوونەوەکانەکەن یەکسانی ئازادی مافی مرۆڤی ڕۆژاوایی هوشیارە بەرامبەر بە مافەکانی خۆی تازە ناگەڕێتەوە دواوە ئەمڕۆ قۆناغی تەکنۆلۆژیای زانیاری هەیە وای لە مرۆڤەکان کردووە ئاگاییان هەبێت وشیاریان هەبێ بەرامبەر بە گشت کەساتێکی ژیانیان دەزانن نرخی ئۆرۆ چەنە دۆلار بەرامبەر بە ئێرۆ چەنە و ئێرۆ بەرامبەر بە ئەوە چی هەموو ئەم زانیاریانە مەبەستم مرۆڤی ڕۆژئاوایی وا لێ دەکات بزانێت چۆن بژی یعنی بە دوای ژنانێکی چۆنایەتیە گەڕێ شێوەی سیاستکردن لە ناوچەی ئێمە لەوەی خستوین ژیانێکی چۆنایەتی بژین ئێمە ژیانێکی ناچۆنایەتیە ژین ژیانێک بەس بەسەری دەبین خودی سیاستەکەی وای لێکردوون بکەوینە ناو دەرەوەی کۆمەلگاوە ئێمە لە دەرەوەی کۆمەلگا دەژین لە دەرەوەی شارستانێت دەژین ئێمە دەژێنرین پرسیارەکە لێرەدا ئەمەیە کاک فەیسەڵ تاکەی ئێمە بەتانی و معەلەبات و شتمان بۆ فرێدرێتە خوارەوە لە تیارەکانەوە ئەمە ئاماژەیەکە ئەومان بۆ فرێدەن دەبەمان بۆ فرێدەن ئەمە ئاماژەیەکە بۆ کە ئێمە هێشتا لایەزال وەردوگایەکین خەڵخێرمان پێکات بێگومان بەڵام بۆ پرسیارەکە ئەوە نییە ئەم شتە ڕوو ئەدات بۆ ڕوو ئەدات بۆچی لە سوید لە فنلەندا لەسەر سنووری دەنیمارک و سوید دەنیمارک و هۆڵەندا و فەڕەنسا و سویسرا ئەم شتانە ڕوو ناداتەوە مەکوتم کەواتە زمینە بەڕێستانم گوت جەنگی جیهانی دوو کۆتایات هۆلۆکۆست کۆتایات بەر لەوەی قسە لەسەر پرۆسەی شنگال خودی شنگال ئەو کارەسات و تراژیدیای بکەین ئەمەوێ هەر دیسان لەسەر ئەنفال هەڵۆسەی زیاتر بکەین وەکو سمپڵێکی تراژیدی وەری بگرین بە بڕوای تۆ بۆچی نەتوانرا ئەم کەیسە گەورە بکرێ یا با بڵێم باسی هۆلۆکۆستت کرد بەراورد بە جووەکان کورد بۆچی قودرەتی گەورەکردنی ئەنفالی نەبوو فاکتەرەکانی ناو ئەنفال بە باوەڕی من بەشی ئەوە ئەکات بکرێت بە بابەتێکی نێودەوڵەتی بکرێت بە بابەتێک تۆ بۆ نمونە ئێستا کاچیتە گوگڵەوە گوگڵاکەیت ئەتوێ بزای جینۆساید چییە لەوێ لە پاراگرافەکانە جینۆسایدی هۆلۆکۆست هی جوەکانی تایە هی ئەرمەنی تایە هی ڕەوەندەی تایە تێدەگەیت هی کوردەکە زۆر بە ئاشکرا تیای نییە زۆر بەڕوونی تیای نییە زۆر بە چڕ و قوڵی تیای نییە یعنی هی ڕەوەندای تایە کە لە ئەفریقا ڕوویدا چەند ساڵی لەمەوبەر هی حتا سەربەکانی تایە کە لەگەڵ بۆسنیەکان کردیان لە فترێ شەڕی بەڵقان لە 1970 باشە هەروەهی ئەرمەنەکانی تایە کە لە سەردەمی کۆماری دەرکەوتنی کۆماری تورکیا لە سەردەمی ئەتاتورک ئەگەلێ ئەم جینۆسایدە بەڵام جینۆسایدەکانی کە بەسەر ئێمە هاتووە شتی لۆکاڵین وەکو لۆکاڵی ماوەتەوە بۆ نمونە لە 1970 کە کۆماری ئیسلامی دروست بوو یەکەمین هەنگاو نایچی کرد ناوچە کوردیەکانی پەلاماری ناوچە کوردیەکانی داومەرگ دۆستی لەوێ چاند و کوشتارگەری لەوێ کرد ئەنفال بەرهەمی بەعسیزم و ناسیۆنالیزمی عەرەبە ناسیۆنالیزمی عەرەب چڕ بۆ لە بەعسیزمە
ئەو کاری کرد کە خۆی ناوینا بە ئەنفال لەگەڵ هەموو بێئاینیەکی بەعسیەکان لەگەڵ هەموو نادینداریەکی بەعسیەکان بەڵام تۆ تەماشاکە بۆ بەگژاچوونەوەی ئاین کورد بۆیش مشکلەی لەگەڵ ئاینی ئیسلامە هەبێ ناوینا ئەنفال و بڵێ من ئەمە ئەیکەم سەرچاوە لە ئاینی ئیسلامی پیرۆزەوە دەگرێت تۆ سێرکە ینی بەعسیەکان ئەیان توانی ناوێکی تری لێنن مەسن کە ئەڵێ هۆلۆکۆست ناوەکەی لاتینیە گریکیە یۆنانیە بەڵام کە ئەڵێ ئاوشێز باکو وەکو چۆن ئەڵێ عرعر ئاوشێز باکووری پۆلۆنیایە شارۆچکەیەکە لە باکووری پۆلۆنیا باشە من مەبەستم ئەوەیە تۆ تەماشا حتا کاتێک کە تۆ جینۆسای دەکرێت ناونیشانی ئەو تۆت بۆ دادەنرێ یعنی ناونیشانەکان بۆ خۆیان ئیشکالیاتیان تەیە پرۆبلماتیکیان تێدایە دنیای کێشە لە خۆ هەڵدەگرن یعنی بۆ نمونە کاتێک کە ئەوترێ فڵان کەس ئەنفال کرا ئەم ئەنفالە وشەیەکە ینی لە سوورەتی ئەنفالە وەرگیراوە دەکرا بە شێوی دەکرا ناوی بنیان قادسەی یەک قادسەی دوو کوفەی دوو هەر شتێکی تر بەس ئەو ناوە بەڵێ خودی ناوەکە سیاسیە ناوەکە خود کێشاویە بۆی تۆ لە کێشەیە بژی هەمیشە چکە نابێ بیرمان چێ باسیەکان یا ناسیۆنالیستەکانی عەرەب کە باسیەکان بوون خەڵکانێکی ڕۆناکبیر بوون بەڵام ڕۆناکبیرێکی بەد چکە ئێمە ڕۆناکبیری بەدمان هەیە ڕۆناکبیری نابەتمان هەیە باشمان هەیە کەواتە عەقڵ ئەتوانێت هەردووچی بەرەم بێنێت بۆیە هۆلۆکۆست کە ڕوویدا لە ڕۆژئاوە کە قەتڵ و عام کرا جووەکان لە دوایەوە بیرمەندان و ڕۆناکبیرانی ڕۆژاوە ئیشیان لەسەر چی کرد لەسەر ئەوە کرد کە ڕەخنە لە مۆدێرنە بگرن تازەگەری ڕۆژاوە چۆن عەقڵی مۆدێرنە توانی ئەم هەموو خراپیە بەرەم بێنێت نازیزم بەرەم بێنێت تۆتالیتاریزم و فاشیزم و دیکتاتۆرێت و ئەرخەبیل کۆلاک بەرەم بێنێت ئەو ئۆردوگا زۆر ملیانەی کە ستالین دروستی کرد کە بە 24 سعات نانیان ناخوارد کەستەکان لە ئۆردوگاکانە بەستی من ئەم هەموو مێژوە قەتڵ و عامانە لە دنیادا هەیە بەڵام لە ناوجەرگەی ڕۆژاوە بە دەگمەند و بارابێتەوە تۆ سێر تەماشای کێشەی بینی ڕووس و ئۆکراین مەکە ئەو منتیقانش کۆمەڵێ کێشەیان هەیە کێشەکانیان ئەوەیە بە کۆمەڵێ پرۆسیسی تەبیعی سروشتیە تێنەپڕینەوە و ڕۆژئاوە مۆدێرنە و فڵان و فیسکان زۆر باشە کەواتە بۆ بە گڵۆباڵیکردنی ئەنفال یا شەنگال یا ئەو کۆکوژی و تراژیدیانەی بەسەر کۆمەلگای کوردیا هاتووە و دێت بۆ ڕێگرتن لە دووبارە نەبوونەوەی ئەنفال و شەنگال چۆن ئەنفال لە پرۆسەیەکی لۆکاڵیەوە لە کارەساتێکی لۆکاڵیەوە بکەینە کارەساتێکی گڵۆباڵی بەچی ئێمە توانین ئەم کەیسە گەورە بکەین ئایا لەم دۆخەیە پێویستمان بە بڕوای تۆ پێویستمان بە دەستکاریکردنی ستراکچەری سیاسی ئەقلی سیاسی کوردی نییە بەڵێ تو ئەگە تەماشاکەی لە مێدیای کوردیاڵە کۆبانی بەڵام تۆ سێ مێدیای عەرەبی بکە هەموو مێدیای عەرەبی سعودیە یەمەن ئەردەن هەمووی عێراق هەر من زمنیا عێراقیش قەتەر نازانن چۆ شتێکی بەنای کۆبانی نازحین سوورین ئەڵێ ئەوانەی کە هەڵات کۆبانیش بە عین العەرەب ناوە بن بەڵێ تێدەگەیت ینی ئەڵێ هەڵاتۆ سووریەکان ینی کۆبانی هەر ناتۆتە ناو لێکسیکۆنە و ناتۆتە ناو مێدیاوە یعنی وشەیەک نییە زاراوەیەک نییە بەجیانی بوو بێت لەبەرە دوو ڕۆژی تر ئەگەر جینۆسایدێژ ڕوو بدە ناتوانای ناوبنی جینۆساید چۆن ئەڵێ ئەنفال و هەڵەبجە و هۆلۆکۆست جینۆسایدی کۆبانی جینۆسایدەکە ئەبێ بە هیچی سووری هەڵاتوەکان ئەگا لێ ینی مشکیلەکانی ئێمە گەورەیە بۆ نمونە کاتێک کە شەنگال ڕوئەدات و ئێستاکە بۆ نمونە ئێمە دوو شەمان بەکار برد کە زۆر گرنگە بۆ لەمە بەدووە جۆگرانی بەڕێزیش تەرکیزی بکەنە سەر مەسەلەی شەنگال چیمان لەمە بەدووە بێ بەکاری بەرێ دواتر ئەو پرسیاکەم بەڵێ دواتر ئەو پرسیاکەم ئێستا مێ هەر زیاتر لەسەر ئەوە بۆچین ئایا کۆمەلگای ئێمە ئەتوانێت ئیش لەسەر ئەو بکاتەوە ئەمەی کە ڕوویدا بە ڕێگای ڕوودانە لە جارێ نهێلین ڕوودا لە کۆبانی شنگالێکی تر دروست نەبێ ئەنفالێکی تر دروست نەبێ و ئەوەی لە شنگال ڕوویدا چۆن گوڵواڵی کەین لەسەر ئاستێکی نێودوڵەتی معروف بێ و فاکتەی مێژووی بۆ کۆکەینەوە بەڵگەمان بەدەستەوە بێ تاوەکو لە نێوەندەکانی توێژینەوە لەسەر ئاستی نێودوڵەتی حسێب و کتێبی بۆ بکرێ پەسەند کراوە بێت یعنی هیچکە هەندێک مەسەلە کێشەی مێژووی هەیە ئەبێ بەڵگەی مێژووی و فاکتەی مێژووی کۆکەیتەوە تاوەکو بە نێودەوڵەتیکەی تاوەکو بە زانستیکەی تاوەکو بتوانی وا لێ بکەی جێگەی ڕەزامەندی ئەوانی تر بێ ئەوانی تر مەبەستم نێوەندە ئەکادیمیەکان نێوەندەکانی توێژینەوە ئەو نێوەندانەی کە حکمی معریفیان بەدەستەوەیە زۆر باشە معریفیان بەدەستەوەیە باشە بەڵام دەوترێت ئەگەر ئێمە ورتر زانستیانتر بابەتیانتر قسە بکەین دەوترێت جیاکاریشی قوڵ هەیە لە نێوان ئەنفال وەک جینۆساید شەنگال وەک جینۆساید باز لەوە کرێت کە ئەگەر قسە لەسەر بەشداری کورد خۆی بێت ینی لەسەر ئەو چەمکە بۆسین کە خۆت ئاماژەت پێکرد چۆن لە ڕابردووە ئەنفال و ئەنفال چیمان هەبوو ئێستاش هەمانە لە ئێستاشا شەنگال و شەنگال چیمان هەیە مەبەستی
ئازاد حەمە لە شنگال و شنگالکی چییە؟ بەڵێ ئێمە کاتێکەوە ئەنفال ڕوویدا لەژێر کاریگەری سوورەتێکە کە سوورەتی ئەنفالە کورد ئەنفالەکە خودی سوورەتەکەش لەسەر ئەوەیە کە تۆ ئەنفالیانەکەیت هەموو ئەوەی کە دەستت دەکەوێت هی خۆتە حەڵاڵتە حرام نییە وەکو مەڕووماڵاتەکەی وەکو کچەکەی وەکو ژنەکەی وەکو خۆی تراکتۆرەکەی هەموو ئەمانە هی خۆتە و ئەمە لە سەردەمی بڵین خەلیفەکانە کراوە لەگەڵ ئەوی تردا لەگەڵ ئەوی تری کافر بۆیە ئەم سوورەتە هاتوتە خوارەوە هەموو شتەکانی ئەوی تر حەڵاڵی تۆیە کە ئەدەیتە سەریانە لە شەڕێکە لە سەردەمی عومەر بن ئەبی خەتاب ڕوویداوە ئەبوبەکر ڕوویداوە لەسەر هەموو ئەو سەردەمانە ڕوویداوە کەواتە بەحسیەکان ئەزانن چیەکەن دوای لە شوێنێکەوە هێناوێنە کە سوورەتێکی لە پشتەوەیە باشە ئەمە هات ئێمە ناومان ناچی کاتێکە کەسێک ئامۆزایەکی ئەنفال کراوە پێمانوت ئەزانی خوشکەزاکەی ئەنفال کراوە و ئەوەش کە بەشداری کردو لە پرۆسەکەی تر علی حەسەن مەجید بێ یا کوردێکی جاش بێ وتومان ئەو کەسە ئەنفالچی و دەبێ بدرێتە دادگا بوو لەمە بەدووە ئەبێ بڵێن چی فڵان کەس ئەزانی کەسێکی خوشکەزایەکی شنگال کراوە بەرامبەر بە ئەنفال کراوە و هەروەها تۆ ئەزانی فڵان کەس شنگال چییە ینی دەستی هەیە لە بە شنگالکردن ینی دەستی هەیە لە ئەو قەتڵ و عامی لە ناوچەی شنگالکردن باش ئەگەر قسەیەک لەسەر دەستی کورد بوونی دەستی کورد خۆی لە تراژیدیەکانی خۆی بکەین ئەکرێت جیاکاریی قوڵکەین لە نێوان ئەنفال و شنگالە بۆ مانای کە کورد لە ئەنفالە ڕاستە و خۆ بەشداری تاوانەکەیەکە بەستە جاشمانە بەڵێ جاشمان هەبوو گونابارێکی ڕاستە و خۆیە بۆ خۆی ئامادەیە لەوێ و ڕۆحیەن معنەویەن فەسلەجیەن جەسەدیەن کارکتەری کورد ذاتی کورد لەناو پرۆسی ئەنفال ئامادەی هەیە بەڵام لە شنگالە ناڕاستە خۆ ئامادەیەکی هەیە ئەتوانین بڵین لە شنگالە کورد زەمینە سازی کردو بۆ ئەو کارەساتە ناڕاستە و خۆ زۆر وانە کاک فەیسڵ چۆن ئەگەر زۆر وانە بۆ لە سەردەمی ئەنفالە جاشمان هەیە ختمائیلمان هەیە ئەمانە ئەنفالچیەکانن ئەوانەی کەوا بە قۆنتەرات ناوچەیەک ئەگرن و بە حیزبی بەعسەڵەن تۆمەیە و ناوە خەمن نەبێ ئێمە ئەی پارێزین و پاکتاوی دەکەین و دواتر ئەوانەی کە لەو ناوچانە دەگیرێن تەسلیمی بەعسیەکانیەکەن ئەوانش بە ترێلە و بە نازانم چی دەیانێنە بۆ ناوچەی عرعر و زیندە بە چاڵیان دەکەن باشە کەواتە چاوڕاست و گۆچانی دەستی بەعسیەکان بۆ کورد هەر ئەو کوردەیە کە ئێستا ئێمە پێڵێنجاش و ئەنفالچیەکان و بیدەدادگا و یافلان ئەنفالچی بۆ چۆن ئێستا کوڕەکەی ئەندام پەلەمانە ئەو جۆرە قسانە ئەمە تۆڵی ڕاستە و خۆ ینی عینیە بینراوە مجرد نییە کەواتە فڵان کەس هەبووە کوڕەکەی هەیە بەنسبەت شنگال و شنگالچیەکان و شنگالکردنەوە ناڕاستە و خۆ نییە بۆ لەبەر ئایدۆلۆژیای ئیسلامی ئایدۆلۆژیایەکە یان باڵێن داعش خۆی بخۆی ئایدۆلۆژیایەکی ئیسلامیە ئیش لەسەر چییە کات ئیش لەسەر قەتڵ و عامکردنی ئەوی ترەکە گشت ئەوی ترێک کە موسڵمان نەبێت شەهەنی قەتڵ و عامکردنە و ئەو ناوچانش کە بەردەستی ئەوان کەوت مەسیحیە یەزیدیە کاکەیە ئەمانە هەموو بە دژمنی خۆیان دەزانن و بە تایبەت لەو حاڵەتی کە واز لە عەقیدە و بڕوای خۆیان نایەنە سەر دینی حەقی ئیسلام تۆ بڕۆ ئەو لێدوانانەی کە لەگەڵ ئەو داعشانە کراوە کە ئێستا کە وازیان لە داعش هێناوە چوونەتە ئەوروپا یا چوونەتە تورکیا یا گەڕانەوە بۆ کوردستان یا خۆیان لە بینی خۆیانە قسە ئەکەن یا هەندێک شت بڵاوەکەنەوە لە بڵاوکردنەوەکانیانە مەسەن پرسیار دەکرێت ئەڵێ باشە تۆ کوردی و لەگەڵ گروپێکی کوردی ناو داعشایی چۆن ئامادەی برا کوردەکەت کە شنگالیە لە شنگالەژی یا لە مەخمور ئەژی ئەوەی کەیت شنگال کەیت و قەتڵ و عامی کەیت و جینۆسایدی کەیت و بیکوژی و سەری ببڕی و ڕەمی کەیت ئەڵێ جا بۆ قەیچێکە مادەم ئەوان ئاینی ئیسلام پەسەند ناکەن کافرن کەواتە کافر ئەوەی کە تۆ کافریت بەسە بۆ ئەوەی قەتڵ و عام کرێت باش کەواتە تۆ لە سەردەمی حیزبی بەعسە قەتڵ و عامەکەی لەبەری کوردی لێرە قەتڵ و عامەکەی لەبەری تۆ هەڵگری ئاینی ئەونی باوەڕت بە ئاینەکەی نیە دانی پیانانی دانت پیا بێنە ڕەنگە بتیان بوریایە مادەم دانی پیانانی تۆ قەتڵ و عامەکەی ئاگا لێ لە سەرەتاوتمان جینۆساید سێ ڕەهەندی هەیە سێ دووری هەیە دووریەکیان یا تۆ قەتڵ و عامەکە لەسەر بناغی نەتەوەیی ئیتنی یا قەتڵ و عامەکە لەسەر بناغی ئاینی یا قەتڵ و عامەکەی لەسەر بناغی ڕەگەز بڵێ ڕەشوسپی بۆ نمونە باشە کەواتە منویستم ئەو پرسیارە بکەم ئەگەر جیاکاریشی تر لەسەر بەراوردێکی قوڵتر یا ورتر و بابەتی تر لەسەر ئەنفال بەراورد بە شنگال ئەتوانین بڵین ئەوانەی لە شنگال جینۆساید کران ئەوانەی لە شنگال کۆکوژی کران
لەبەر ئەوە کران کە کورد بوون یا لەبەر ئەوە کران کە یەزیدی بوون شنگالیەکان لەبەر یەزیدی بوون شنگالەکرێن یا لەبەر کورد بوون چکم ئێمە بینین ئەنفال پرۆسەیەک بوو لەسەر پرسیارەکە زۆر سپاس قەتڵ و عام کران جینۆساید کران شنگال کران لەبەر ئەوەی کافر بوون بۆ قەولی ئەوان لەبەر ئەوەی غیرە موسڵمان بوون لە ناو غیرە موسڵمانەکانە تێدەگەیت ئەلبەتە کوردمان هەیە کە ئەڵێن کوردە یەزیدیەکان کوردە کاکەیەکان وەنە کوردە مەسیحیەکان بەڵام ئاینیان ئاینی موسڵمان نییە ئەمانە بە کافر لە قەڵەمە دەرێت بە پێی بۆچوون و قسەی ئەمانەی کە پێیان ئەڵێ داعشیەکان لە داعشیەکان لە فەیسەکانیانە لە شوێنەکانە قسە دەکەن شت دەڵێن کەواتە ببوورە کەواتە ئەگەر شنگالیەکان یەزیدی نەبوونایە جینۆساید ناکران لێرەدا کێشەکە چییە بۆ مەسەن داعشیەکان شە لەگەڵ پێشمەرگە دەکەن خۆ لە هەمان کاتیشە پێشمەرگە موسڵمانە و لە بەرەیجە نوێژ دەکات پرسیار کراوە لە هەندێک لە داعشیەکان ئێوە بۆ هێرش دەکەنە سەر ئەو بەرەوە کە ئەو بەرەو برا کوردەکەتە پێشمەرگەیە ئەمجا بەشێ لە داعشیەکان کوردن کوردەکە لەگەڵ تونسیەکە و بەحرێنیەکە و قەتەریەکە بەرەو پێشەوە ئەڕوات پرسیاریان لێکرا تۆ چۆنەوە دەکەیت ئەڵێ من ئەمە دەکەم لەسەر لەبەر ئەوەی کە ئەوانە سەڵی لەگەڵ لە ژێر کاریگەری فڕۆکەکانی ئەمریکا بە چەرکی سەلیبیەکان بە چەرکی خاچپەرستەکان بە چەرکی بەنی ئیسرائیلیەکان بە چەرکی نەسڕانیەکان لە ئێمە دەدەن مادەم لە ئێمە دەدەن با کوردیش بێت با موسڵمانیش بێ ئەوە ئێستا کافرە لە دینی خۆی هەڵگەڕاوە خودی ئەمە دەبێت بە پاساودانێک بۆ لێدان باش لەسەر گەورەکردنی ئەم کەیسانە و ئەوەی کە و ئاکات ئەم تراژیدیانەی کورد ئەم جینۆسایدانەی کورد دووبارە بێتەوە ئەو تریشێک لە کێشەکان پەیوەندی بەوە بووە کە هەرگەلێک کەیسەکەی گەورە ناکرێت کارەساتەکەی گەورە ناکرێت ئەگەر خودی ئەو گەلە خۆی نێت کەیسی خۆی گەورە بکات نێت ئەم کێشەیە لە کێشەیەکی لۆکاڵی و کا بە گلۆباڵی ئێمە زۆر جار قسەمان لەسەرەوە کردووە کە گلەیمان لە کای نێودەوڵەتی کردووە کە تراژیدیەکانی کوردی بە جینۆساید نەناساندووە بەڵام تا ئێستش لە پەرلەمانی کوردستانە کارێکی جید نەکراوە بە جینۆساید ناساندی شنگال لەم بارەیەوە چی ئەڵێن ئێوە ئایا گەلێک ئەگەر خۆی کەیسی خۆی گەورە نەکات کەسی تر یە بەدەمی و گەوری بکات خۆی بە گەورەکردنەکە ناتوانیت بە زانستی قسە بکەین تو ناتوانی بە پرۆپاگەندا ئەم شتانە بکەیت چونکە لە ئاستی نێودەوڵەتی ئەم جۆرە کەیسانە ئەبێ فاکتی مێژووی لە پشتەوە بێ ئەبێ بەڵگە لە ئارادا بێ ئەبێ کۆمەڵێ تەنقیب توێژینەوە لە ئارادا بێ کە تۆ بتوانیت بیسەڵمێنیت لە ڕێگەی ئەو سەڵمانەوە ئەوەی کە تۆ ئەی خەیتە ڕوو جێگەی ڕەزامەندی ئەوی تر دەبێت لەسەر بناغە زانستیەکان باشە من پێم وابێ ئەو مەرجانە لە دۆستیەکانی ئێمەدا ئامادەیە بۆ نمونە لە دۆستی ئەنفالە لە دۆستی هەڵەبجەیە بەڵام تا ڕادەیەکی زۆر کەم تەرخەمی لە هەردوو لاوە کراوە هەم کەم تەرخەمی لەلایەن کوردەوە کراوە کە لێزان نەبووە لەوەی چۆنیەتی خستە ڕوەکان بۆ نمونە ئێمە ئینستیتوتێکی توێژینەوەمان لەم بارانەوە ئەبوایە نەک لە کوردستان و لە هەڵەبجە و لەو شوێنان لە نێوەندی لەناو لە هەندەران ئەبێ بڵێ لە پاریس لە لەندەن لە واشنگتن لە ستۆکۆڵم کە کوردی زۆری لێیە ئەکادمیستی زۆری لێیە پارێزەری زۆری لێیە چالاکەوان و چاوکراوەیەکی زۆری لێ لە ژێر کاریگەری حیزبەکان نین و زۆر شتی تر وە مەتریاڵێک و توێژینەوەیکی زۆر و چکە تۆتوانی سوود لەو توێژینەوانە بکەی کە لەسەر توێژینەوەوانە بکەی کە لەسەر جینۆسایدی ئەرمەن و ڕەوەندە و هۆلۆکۆست کراوە تو یا گۆلۆمۆردی ئەمەی لە سەردەمی ئیتحاد سۆڤێتیە ڕووسەکان ئۆکراینیەکانیان کە لە مەنتیقی کیف و خارکۆف و ئەوانە کە لێیان گەڕان گۆلۆمۆر چییە یعنی لێی گەڕێ با بمرێت بە برسێتی هیچی بۆ نەنارد ستالین لە سەردەمی جەنگی جیهانی دوودا لە شەڕ بوو لەگەڵ نازیەکان هەندێک لە ئۆکراینیەکان لە مەنتیقی ئۆکراینی و کۆمارێکە سەر بە ئیتحاد سۆڤێتی ئیتحاد سۆڤێتی بریتی بوو لە چۆن کۆمارێک کۆماری ئۆکراینیا ئەم شەڕە ئێستاش لە بینی ڕووسیا ئۆکراینیا لە ژێرەوە هەیە لە ژێرەوە ئۆکراینیەکان وتیان ئێمە ڕووسین ڕووس یعنی ستالین ئەگەر چی ستالین خۆی خەڵکی ناوچەیەکی تر بوو باشە وتیان ئێمە لەگەڵ پرۆسەی ئەمەنین پرۆسەی کۆمەنیزم و ستالینگەری ئێمە حەقی نازیەکانمان نییە بۆیە نازیەکان بە ناوچەکانی ئۆکراینیا بە گوندەکانە تێئەپەڕان
لە یەکتر تەقەیان ناکرد بۆی بچنە ناوچەکانی ڕووسەوە شەڵ لەگەڵ هێزی ئیتحاد سۆڤێتی و ڕووس و ستالینیەکان و بڵێن کۆمۆنیستەکان کەم بەمە ئۆکراینیەکان چیان کرد خۆیان لە مەسەلەکە دزیەوە کە ستالین دەرچی بەمە کرد دواتر گەمارۆیدان خواردنی نەدانێ و زۆرشی تر گوڵەمۆر دروست بوو گوڵەمۆر ئەوەیە لی گەڕێ با بە برسی بمرێت ئەو بوو لەسەر شەقامەکان خەڵک بە برسی ینی لە برسا دەمرد لە ئۆکراینیا سەردەمی جەنگی جیهانی دوو ئەمە شێکێکە لە هۆلۆکۆستەکان لە جینۆسایدەکان کە هەیە لە جیهانە مەبەستم ئەم جۆرە جینۆسایدانە لە ڕۆژئاوە ئەرشیف زۆرە لەبارەیانەوە شایەت حاڵی زۆرە تۆمار زۆرە فاکتە زۆرە بەڵگە زۆرە دۆستێ زۆرە ئەمانە ئەتوانێت کورد لە دەرەوە لەبەرەوەی ئەزمون هەیە نێوەندی ئەکادمی هەیە ئەکادمیستمان هەیە پارێزەرمان هەیە مافبەروەرمان هەیە ئەتوانن ئیسفادە لەمانە بکەن سەنتەرە توێژینەوەکە بەرەو پێشەوە برن لە ڕێگەی ئەمەوە دووەمیشیان وتم دوو لە هەردوو لامان تاوانبارین ئێمە وەکو کورد لێزان نین لەوەی چۆنیەتی کێشەکەمان بخێنە ڕوو بە شێوازێکی مۆدێرن دووەمیشیان نێوەندە توێژینەوە نێودەوڵەتیەکان و دامودەزراوە نێودەوڵەتیەکان کە ئەڵێم نێودەوڵەتیە نیە ڕۆژئاوایەکان ئەو باشە ئەوانش پشتگوێیان خستنی ئەمە ئەو پرسیارە بکەم بە بڕای ئێوە بە ئامارکردنی ئەم کەیسانە ئەم تراژیدیانە بە بڕینەوەی موچە بۆ قوربانیەکان بە هەندێک کاری سەرەتایی ئەمە ئەتوانین ئەنفال یا شەنگال یا کۆبانی یا تراژیدەکانی ترکە ئەگەر ڕەنگە خوا نەخواستە دیسانەوە بەسەر کوردابێن ئەتوانین لە هۆشیارێکی سادەوە بکەینە هۆشیارێکی سیاسی بەم کەرەستانەوە من پێم وانە ئەگەر چی ئێستا سیاست بە جۆرێک پیادە دەکرێت لە کۆمەلگای ئێمە ینی هیوا سیاسیەکانی زۆر بچکۆلە کردوێتەوە ئەوە نەبێت کە چۆن قەتڵ و عامێکی تر سەر هەڵنەدا شنگالێکی تر سەر هەڵدا پەلامان نەدرین لە دەڤەرێکی ترەوە لە قۆڵێکی ترەوە بەقەدەوەی دوای جەژن موچادرێت ئەزای موچادرێت ئەم دەنگ و باسانە بووە بە بەختەوەری سیاسیمان موچەدان و نەدان ئەزای نەوتەکەگەی ئەزای پارەی نەوتەکەیاندا تو تەماشا سیاستکردن بریتی بۆ لە چەندێ ڕێک ئەم دێڕانە بەداخەوە خودی ئەمانەی کە پێڵێن نوخبەیەکی قسەکەری بە دەنجی لێ هاتووی ناو پەرلەمان هەمان قساکەن هەمان خەمیان هەیە مەبەستی من ئەوەیە بچکۆلەکردنەوەی کەیسەکان بچکۆلەکردنەوەی ڕووداوەکان ڕووداوی سیاسی و ئەخلاقین پرسیارەکان پرسیاری سیاسی و ئەخلاقین بچکۆلە دەکرێنەوە بۆ کۆمەڵی پرسیاری ئیداری چێ بێوە پارێزگاری سلێمانی بەڵێ ئەمە بابەتێکی گرنگە نابێ فرامۆشکرێت پێدوانی ئەمە بەشێکی تەواوی پەیوەندی بۆیە کە کورد ئاگایی و هوشیارێکی تەواوی سەبارەت بە ڕابردووی خۆی نییە بۆیە هەمیشە خۆی دووبارە کاتەوە خۆ نەخوێندنەوە نەک من نەک جەنابەت گەلێ لە برادرانمان گەلێ ڕۆژشەمیرانی کورد نووسەران مێدیاکاران ساڵەهایە باسی لێ دەکەن کە ئێمە دوژمنی هەرگەورەی خۆمانین کە ئێمە خۆمان ناخوێنینەوە کە ئێمە ئیش بۆ بە گڵوباڵکردنی خۆمان ناکەین سیاست ئیشی نەکردووە پرۆسەیەک نییە سیاست بۆ بە خودگەراکردنی کەسەکان ینی سیاستی کوردی ئیش لەسەر دروستکردنی تاک لە کۆمەلگا ناکە خود ناکە بەقەد ئەوەی ئیش لەسەر کۆلێکتیڤ دەکا ئیش لەسەر جەماعەت دەکا لەسەر خێڵی خۆی دەکا ئەمەی کە ئێمە لێن زۆر تازە نییە بەڵام ئەوەی کە تازەیە لێرەدا ئەوەیە یعنی ئێمە بۆ نمونە کاتێک کە کۆبانی ڕوودەدات ئەگەڵێ لە مشتومڕی ئەوە داین ئایا سنوور بەرەو کۆبانی بکرێتەوە یان نەکرێتەوە باشە بۆ ئەم هەموو تاخیرکردنە بۆ ئەم هەموو یاریە سیاسیانە بە بەرژەوەندی چێ دەگەڕێتەوە ئایا بۆ ئەوەیە کە ئێمە مشتێ نەوت زیاتر بنێرینە دەرەوە یکواتە لە کۆتاییدا ئێمە هەمیشە سیاست دەکەین لە ناوە وەک ئەو سیاسەتی کەەوە ڕژێمەکانی دەوروبەر دەیجان بەخشە من کاتم تەواو بۆ ئەمەوێت دوا پرسیار بکەم و زۆر بەخێرایی وەڵام بیتەوە کەواتە لە ئێستاە ئەکرێ چی بکرێت بۆ شنگال و شنگالچیەکان چۆن مامەڵیان لەگەڵ کرێت بۆ ئەوەی شنگالێکی دی تراژیدایەکی دی کوردی ڕوونەداتەوە من پێم وایە پێکەوە کارکردن پێکەوە سیاستکردن جۆ لە یەکترگرتن و سیاستکردنێکی هزرەوانیانە سیاستکردنێک کە ینی بریتی نەبێت لە موئامەرات دادگاییکردن پرۆسەیەکە بە باوەڕی من ئێمە ئەبێت کاری گەورەی لەسەرکەین چکە تا ئێستا دادگاییکردن بە حکمی ئەو گەندەڵیەی کە لە ناو دادگایە دادگاییکردن نەیتوانێت بێ بابەتێکی گەورە چکە ئەو ڕۆژەی کەوا بڕیار ئەبووایە بدرایە لەسەر ئەنفالچیەکان زۆر بمان ینی زۆربە مەسەر خۆی لەوە ئەدزیەوە کە ئیمزای لەسەر کاکە قسەی لەسەر کاکە شاید حاڵ بێت بۆ لە بەرەوەی پرۆسەی دادگاییکردنەکە دابش ببوو لە بینی حیزبە کوردیەکاندا چکە هەر یەکێکیان بە جۆرێک لە زۆرەکان خەڵکانێکیان هەبوو بەشدار بوو لە پرۆسەی ئەنفالکردن زۆر بەڕێز دکتۆر ئازاد حەما مامۆستا بەشی فەلسەفە زانکۆی سلێمانی سوپاس بۆ بەشداریت ومانەوە لەگەڵمان بۆ بەرنامەکە بەڕێزان تەوەری گفتوگوی ئەم شۆمان لە ڕۆماڵدا قسەکردن بوو لەسەر کورد لە ئەنفالەوە بۆ شنگال و تێگەیشتنی کورد و مامەڵەی کورد خۆی لەگەڵ تراژیدیەکانی خۆی
سپاس بۆمانەوەتان لەگەڵمان پایەسە تا سەعاتەکانی داهاتوو لەگەڵتان بەردەوامە بین ماڵاوە یەکەین و شەیەکی باش بە هەمووتان سپاس بخۆشەوە.